دەستمان کرد بە هەڵمەتی کوتان بۆ ڤایرۆسی کۆڕۆنا لە قۆناغێکدا بووین ئێمە قۆناغی زۆر توشبوونی هاوڵاتیان و لە دەستدانی هاوڵاتیانمان و هەمووی بەهۆی ئەم ڤایرۆسەوە بوو ئەوەی جێ دڵخۆشیەکە ئەوڕۆ ئێمە لە سنووریداری ڕاپەڕین دەستمان کردووە بە پێدانی ئەم کوتانە بۆ پزیشکان و کارمەندانمان وەکو سەرەتایەک دەستمان پێکرد لە پزیشکان کە دەتوانم بڵێم کۆنتترین پزیشکی هەناوی لە سنووری ئیداری ڕاپەڕین ئەمڕۆ خۆی کوتا و بە هەمان کاتدا بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕانی خۆی کوتا و تەواوی پسپۆرە جیاوازەکانی ئەم سنوورە خۆیان کوتان لە ئەولوێتی کارەکەمان ئەوە بووە کە ئێمە ڕاستەوخۆ ئەم ڤاکسینە بگەێنینە ئەو کەسانی کە لە ناوەن تەندروستەکان ڕاستەوخۆ خزمەت بە هاوڵاتیان دەکەن بۆیە کە ئەو ئێستا ئەمە دەستمان پێکردووە پرۆسەیە کە بەردەوامی دەبێت هاوشێوەی شارەکانی تر بە بەردەوامی لەگەڵی دەبین ئەو پرۆسەیەش کە ئێستا ئێمە وەکو وەزبەی یەکەم ئەو ڕێژەیە کە ئێستا دەیانکوتین بۆ بەپێی ئەو پلانی کەدا دەندرێت لە وەزارەتەوە لەسەری دەڕۆین هەموو ئەو هاوڵاتیانش کە لە سنووری داری ڕاپەڕینن دوای ئەوەی کە ئێمە بەشی کەمی تەوامان بەدەست دەکات بۆ هاوڵاتیانیش دەست پێ دەکەین تۆ بەپێی ئەو بەشەی کە هاتووە لە وەزارەتەوە بۆماناتوە ئێمە 300 پێکوتەما وەگرتووە کە دەبێت ئێمە لەبەرەوە هەر یەکێک دوو دانە وەردەگرێت ئێمە دەتوانین 150 کەس بکوتین ئەو ڕێژەیە کە هەمانە بەنسبەت ئەو نەخۆشانی کە هەمانە بەرکەوتەی ڤایرۆسی کۆڕۆنان یەک حاڵەتمان ماوە لە قەڵاتزێ بەرکەوتەی ڤایرۆسی کۆڕۆنایە باقی ئەوانی تر هەمویان چارەسەریان وەگرتووە و نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆناتیدا نەماوە ئێستا لە ماڵەوە گەڕاونەتە ماڵەوە نەخێر هەتا ئێستا هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆڕۆنایی گۆڕاو لە سنووری داری ڕاپەڕین تۆمار نەکراوە